هەفتەی قارەمانێتی لە زیندانی ئامەدەوە تاچیە ئازادەکان. شۆڕشی هاوچەرخی کوردستان پڕە لە داستانی قارەمانانە. لاوانی کورد بە خوێنی خۆیان خۆری سەرکەوتن و هیوایان بەسەر زەمەنە چەقبەست و داگیرکراوەکاندا هەڵهێناوە. ئەم هەفتەیەش لە 21 تا 28 ئادار بە هەفتەی قارەمانێتی دەناسرێت. لە زیندانی ئامەدەوە بە بڵێسەی ئاگرەکەی مەزلوم دەستی پێکرد و بە شەیدبوونی فەرماندە عەگید کۆتایی هات. لە هەفتەی قارەمانێتیدا کە لە 21 ئادار دەست پێ دەکات تا 28 ئادار با چالاکیەکانی پیرۆزکردنی جەژنی نەورۆز دەست پێ دەکات و ملیۆنان کورد ڕوو لە گۆڕەپانەکان دەکەن. شانەوشانی پیرۆزکردنی نەورۆز چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت و شەیدانی ڕێگەی ئازادی یاد دەکرێنەوە و بەڵێنی درێژەدان بە ڕێبازی مەزلوم و عەگیدەکان دووپات دەکرێتەوە. ئەم هەفتەیە لە مێژووی پەکەکەدا لە 21 ئادار واتە یەکەم ڕۆژی نەورۆز دەست پێ دەکات کە ئەو کاتە لەگەڵ ساڵیادی چالاکی گیانبازیەکەی شەهید مەزلوم دۆخان لە زیندانی ئامەد وەک وەڵامێک لە دژی ستەم و ئەشکەنجەی زیندانی ئامەد و دەسەڵاتی سەرکوتکەر و داگیرکەری تورک. هەفتەی قارەمانێتی چۆن دەستی پێکرد؟ لە 21 ئاداری 1982دا کاتێک مەزلوم دۆخان یەکێک لە پێشەنگەکانی پەکەکە بە چالاکیەکەی ڕۆحی بەرخۆدان و جەژنی نەورۆزی لە ناو زیندانی ئامەددا یەکانگیر کرد. ئەو کات پیرۆزکردنی نەورۆز لە تورکیا قەدەغە کرابوو. مەزلوم دۆخان سێدەن کەشقارتە دادەگیرسێنێت و لەسەر دیواری زیندانەکە دەنووسێت بەرخۆدان ژیانە تەسلیم بوون مردنە. چالاکی گیانبازی ئەنجام دەدات و بە ئاگری لەشی نەورۆز پیرۆز دەکات و شەید دەبێت. بە دوای ئەویشدا چوار هاوڕێی دیکەی بەناوەکانی فەرهاد کورتای، ئەشرەف ئانیک، مەحموود زەنگین و نەجیم ئونەر وەک ئەوەی کە گۆڤەن بگێڕن دەستی یەک دەگرن و ئاگر لە جەستەی خۆیان بەردەدەن و هاوار دەکەن. بەرخۆدان ژیانە تەسلیم بوون مردنە. هەروەها ساڵی 1998ش کادرێکی دیکەی پەکەکە بە ناوی سەمایوجا لە ڕۆژی نەورۆزدا لە دژی ستەمی دەوڵەتی داگیرکەری تورک بە ئاگر تێبەردان لە جەستەی خۆی ئاگری نەورۆزی لە ناو زیندانەکانی تورکیا گەشاندەوە و شەهید بوو. مەشغەڵەکەی مەزلوم لە زیندانی ئامەدەوە بۆ چیە ئازادەکان؟ دوای 2 ساڵ لەو چالاکیەی شەید مەزلوم دۆغان لە زیندانی ئامەد پەکەکە ئاستی تێکۆشانی خۆی بەرز کردەوە و وەک تۆڵەیەک بۆ ئەو ستەمەی بەرامبەر بە گەلی کورد و پێشەنگەکانی دامەزراندنی بزوتنەوەی ئازادی خوازی کوردستان کراون کاروانی خەباتی گەیاندا خەباتی چەکداری. معسووم کۆرکۆمەس ناسرا و با عەگید کێ؟ لە ساڵی 1956 لە شارۆچکەی فارقینی سەر بە شاری ئامەد لەدایک بووە. ساڵی 1976 لە ڕێگەی شەید مەزلوم دۆغانەوە ئاشنا دەبێت بە گروپی ئاپۆچیەکان و پەروەردەی ئایدۆلۆژی و سیاسی و ڕێخستنی دەبینێت. لە زستانی 1980دا دەچێتە کامپی شۆڕژگێڕانی فەلەستین لە لوبنان ماوەی 7 مانگ پەروەردە وەردەگرێت و پاشان دەگەڕێتەوە باکووری کوردستان. ساڵی 1984 سەرپەرشتی دەستپێکردنی خەباتی چەکداری پەکەکە دەکات دژی سوپای تورک. پاشخەباتی 2 ساڵ لە ناوچە جیاجەکانی باکووری کوردستان و ڕێخستنی دەستەکانی گەریلا و پەرەدان بە خەباتی چەکداری و چالاکیکردن فەرماندە عەگید لە 28 ئاداری 1986 لە ڕوبەڕووبوونەوەیەکدا لەگەڵ هێزەکانی سوپای دەوڵەتی تورک لە چیای گابار لە پارێزگای شڕناخ شەهید بوو. بەڵام ئەوە نەبووە هۆی کوژانەوەی مۆمی ڕووناکی ئەم فەرماندەیە، بەڵکو لە ئێستادا بۆتە فەرماندەیەکی ئەفسانەی و سروش بەخێژ بۆ هەزاران شۆڕژگێڕ و تێکۆشەر. لەم ڕۆژدا گەریلاکانی ئازادی کوردستان بە ئەنجامدانی ئۆپراسیۆنی شۆڕژگێڕی و خستنە خوارەوەی فڕۆکەی بێفڕۆکەوان و بەردەوامیدان بە تێکۆشانی ئازادی کوردستان دەنگی فیشەکەکەی فەرماندە عەگید بە زیندوی دەهێڵنەوە و بەڵێنی درێژەدان با ڕێبازی شەیدان دووپات دەکەنەوە.